پەیوەندی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵەکەی کە پەیوەندیەکی گرنگ و لە هەمان کاتە هەستیاریشە. جا هەندێک جار ئەم پەیوەندیە لەوانەیە بۆ نمونە دایک سالاری یان باوک سالاری بێت، یان هەندێک جار لەوانەیە ئەم سالاریە بۆ لاینەکە دیکە بێواتە منداڵ سالاری بێ، هەندێک جار لەوانەیە ئەم پەیوەندی هاوڕێیەتی بێ، یان ئێستا مۆدلەکانی دیکەی پەیوەندی نێوان دایک و باوک و منداڵەکان. ئێمە لە ئەم تەوەرەیە ئەمانێت قسە لەسەر ئەمە بکەین کە لە ڕووی پەروەردەیەوە کامێک لە مۆدلەکانی پەیوەندی لە نێوان دایباب و منداڵ بە پەیوەندیەکی دروست ئەزانرێت بە بۆەوەی کە ئەم پەیوەندیە دروست بکرێت ئەبێ هەنگاو چی بنرێت لەبەرەوەی کە لە ئێستاە زۆرێک لە دایک و باوکەکان ئەڵێن کە ئێمە هەستەکەین لە نێوان ئێمە و منداڵەکەمان دنیایەک مەودا هەیە، دنیایەک دووری هەیە، لە دوو دنیای جیاوازە ئاژین، یان هەندێک جار هەیە ئەبینین بۆ منداڵەکە لە تەمەنێکایە کە لەوانەیە گوێڕایەڵی دایک و باوکی نەوێ بۆ نمونە هەر تەمەنی باڵغ بوونە کە زۆر جار ئەوەی کە دایک و باوکەکە ئەیڵێ منداڵەکە بە جیاواز لەوان هەنگاو ئەنێت. هەر بۆیە ئەمە ئەمانوێت قسە بکەین لەسەر ئەوەی کە ئەم هەنگاوانەی پەروەردەکردنی منداڵ ئەبێ بە چ شێوەیەک بێت بۆی کە لە کۆتاییە پەروەردەیەکی تەندروست بەجێ بهێڵێت. لەسەر ئەم تەوەرادوێن بە میواندارەتی زۆر بەڕێز پشتیوان جەمال کە بە ڕێزیان ڕاهێنەری گەشتە پێدانی مرۆین. کاک پشتیوان سڵاوە لێبێت، زۆر زۆر بەخێر بێت. بێگومان ئەزانم مۆدێلی جیاواز هەیە بۆ پەیوەندی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵە، بەڵام لە ڕووی پەروەردەیە لەوانەیە هەرێک لەمانە تێبینی لەسەری هەبێت. ئەوەی کە بە دروست ئەبینرێت و سیر ئەکرێت کامیەک لە مۆدلانی پەروەردە یان پەیوەندی نێوان دایک و باوک منداڵەکەیە. بەلای خۆی بەخشندا سوپاس بۆ میواندارێکەکەتان. دەڵێن لەگەر پێناسەیەکی خێزان بکەین سەرەتا پێشەوە بچینە ناو پەیوەندەکانەوە، عادەتەن خێزان ئەتوانین بیش و بهێنین بە دارێک کە ڕەگەکەی بریتە لە باوک، قەدەکەش بریتە لە دایک وە چڵ و پۆپەکانیش بریتە لە منداڵەکان. یعنی ئەگەر بینی ئەم دارە جوانانەی کە ئێستا بینین لە شاشە جوانەکەی کورسات و ئەم دارانە چۆن پێ ئەگات چەک تۆیەکەدا ئەندێت وردەوردە چەکەرە ئەکات بەرگەی هەموو سارد و سەرمایە کوشتێک ئەگرێت وردەوردە قەدێک دروست ئەکات و ئەو چڵ و پۆپانی لێ ئەبێتەوە هەمویان بەیەکەوە بەستراون و هەمویان تەواوکەری یەکترین کە ڕەگەکە ئەو هەڵ ئەمژێت ئەیا بە قەدەقە و قەدەکە ئیا بە لقەکانی واتە تەواوکەری یەکتری. خێزانیش بەو شێوەیە دایک و باوک کاتێک کە هاوسەرگیری ئەکەن بەردەوام تەوان کە مناڵیان ئەبێت ئەبێ سەرەتا پێش ئەوەی کە مناڵەکەیان ببێت بەرنامەیەکیان دانابێ بۆ خۆیان کە کاتێ منداڵێکیان ئەبێت ئەم منداڵە چۆن پەروەردە ئەکەن، بەرنامەیەک بۆ خۆیان دابنێن چۆن لەگەڵ ئەم منداڵەیە ئەبن. چونکە کاتێک کە ئەم منداڵە دێتە ژیانەوە جاری وا هەیە تۆ بەرنمەیەکت داناوە بۆ شێوازی پەروەردەکردنی ئەم مناڵە بە شێوازێک پەروەردەی کە خۆت ئەتەوێت لەگەڵ هاوسەرتا، بەڵام کۆمەڵی ڕێگریەتە بەردەمت. ئەو ڕێگریانە چۆنن چین ئێستا باسییانەکەین. زۆر باشە کەواتە کە ئێمە باسی پەیوەندی منداڵ لەگەڵ دایک و باوک لەگەڵ دای باباکەین، ینی زۆر جار ئەڵێ مندا هەڵ لەسکی دایشەوە لەگەڵ دایشا پەیوەندیەکەی دروست کردووە، دوجار کێتە ژیانەوە زۆر جار هەموو کات لەناو خۆمانە ئاڵێن ئەڵێن وڵا لەگەڵ مناڵەکەمانە هاوڕێین. ئەم بوو ئەم دەستەواژەیە بەکارێنی کاپشتیوان. دەستەواژەی هاوڕێتی لەگەڵ منداڵە خۆشتێکی جوانە، بەڵام گەورە بچووچیە نایە ئەو خۆشەویستیاکە بە خۆشەویستیەکی هاوبەش لەبین. هاوڕێتی جۆری هەیە، ئەگەر تۆ بێتە سەر ئەوەی بڵێ من هاوڕێم لەگەڵ منداڵەکەمان ڕاستە هاوڕێتی شتێکی باشە لەگەڵ منداڵەکەدا، بەڵام ئایا ئەو هاوڕێیەتیە منداڵەکە بە شێوازێکی وا تێئگات کە هاوڕێتی دایک و باوک جیاوازە لە هاوڕێتی لەگەڵ هاوڕێکەی لە دەرەوە، چکە هەندێک جار ڕاستە تۆ لەگەڵ منداڵەکە تا ئەتەوێت شێوازێک بەکاربێنی بە حساب مۆدێرنەوە ببی بە هاوڕێ لەگەڵیا، بەڵام ئەم هاوڕێتی هەندێک جار زیانی پێئەگەێنێت چونکە باوکایەتی و دایکایەتی جیاوازە لە هاوڕێتی، بۆیە تۆ ئەتوانی دایکایەتیش بکەیت باوکایەتیش بکەیت لەگەڵیا، بەڵام لەگەڵ ئەوەشە وەکو هاوڕەیەکیش بیت لەگەڵیا، کاتە ئەرکەکانی خۆت وەکو دایک و باوک بەکاربێنی ئینجا هاوڕێش بیت. کاک پشتیوان ئێستا بم بوورە قسەکەت ئەبڕم هەر لە درێژەی پرسیارەکەی سەرکۆ بۆیە باس لە هاوڕێتی ئەکرێت بەتایبەت لەم سەردەمەیە، چونکە زۆر جار ئەوترێت منداڵەکان ئەوەنە دنیایەکی بەرفراوان ئەبینن لە دەرەوەی ماڵ بەتایبەت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە کە ئەگەر باوکەکە یان دایکەکە هاوڕێ منداڵەکەی نەبێت زۆر جار خەمی ئەوەیەتی کەسێکی دیکە ئەکات بەجێگرەوە بۆ هاوڕێ و زۆر جار لەوانەیە ئەم هاوڕێیە بەرەو لاڕێی بەرێت، یان هەندێک جار تەبعاً لە تەمەنێکە ئەم کۆمەڵێک
شت لە ژیانیا هەیە لەوانەیە کەسێکی دیکە ئەگەر وەک هاوڕێ هەڵبژێرێت کێشە بۆ ژیانی ئەم دروست بکات. سەحر خان پرسیارەکە جوانە بەڵام ئەگەر بێتە سەر ئەوەی کە وەکو باسم کرد سنوورێک بۆ ئەو هاوڕێتیە دابنرێت یعنی بۆ نمونە من ئێستا ئەبینم زۆر دایک هەیە لەگەڵ کچەکەیە بە شانازی شوە لەوانێ لە کۆمەلگایە لای خزمەکانی باسی بکات بە پێکەنینێکەوە من لەگەڵ کچەکە ماوەکو هاوڕێک وام بەڵام کاتێک کە سەیری ئەەکەی هیچ شەرمێک لە بینیانە نەماوە هیچ ڕێزێک لە بینیانە نەماوە ینی هەندێک جار ئەم هاوڕێتی وای کردووە ڕەدی دایکەکەشە داتەوە بۆیە سربەستیەکی زیاد لە حەد لە هاوڕێتیە سنوورێکی بۆ دانندێت ئەو کاتە بێتە هۆکاری ئەوەی شەرمەکە نەمێنێت دۆکو دایکێک حسابی وە نەکات یا باوکەکە لەگەڵ کوڕەکە یا بە هەمان شێوە ینی جاری وایە هەندێک جار هەندێک باوک مامێچکە بە حکمی ئیشەکەمانی من زۆر تێکەڵە بین بە گەنج و بە کۆمەلگا هەندێک باوک هەیە ینیش بە شانازیەوە دانیشە کە جگەرا کێشێڵە لەگەڵ کوڕەکەی خۆما دانیشم جگەرا کێشین بەیەکەوە و ئازانێ مە شتێکی باشە کە لەگەڵ یعنی کە ئەمیش بە تەنیشتیەوە جگەرا کێشە شتێکی باشە ئەی بۆ نایی بە شێوازێکی تر لەگەڵ یادفێری بکەیت کە ڕاستە من وەکو هاوڕەیە کوام لەگەڵ تۆیە بەڵام ئەم کارەی کە من ئەیکەم هەڵەیە من کەوتومەتە هەڵەیەکی گەورەوە بەڵام تۆ مەکەوەرە ئەو هەڵەیەوە واتە سنووردانان بۆ ڕێزێک وەکو باوکایەتی وەکو دایکایەتی واجبە بەڵام نەگاتە ڕادەی ئەوەی کە کوردەواری خۆمان پێڵێن باوک سالاری دایک سالاری واتە تەنها ئەم پەیوەندیە فەرماندەرکردن و جێبەجێکردن بێت بۆ ئەم مناڵە دانیشە هەستە ئەمە مەکە ئەوە بکە ئەمە ئەو کاتەواریەکە ئەم منداڵە هیچ سۆز و عەتفێکی نەمێنێ بۆ ئەم دایک و باوکە و ببێ بە ڕۆبۆتێک کەسایەتی خۆی نەبێت و پاشان پەنا بەرێ بۆ کەسی تر لە دەرەوەکو باست کرد. زۆر باشە زۆر کاتەڵین باتیوێکی تری ئەمەی پیشان بین ئەوەیە کە زۆر جار بناڵ بە بێجیازی لە نێوان کوڕ و کچە ئەبێتە هاوڕێ بەڵام بەدیوە ئارێنەرێکەیە ینی زۆر جارە چیتە ماڵی سەردانەکەی کچەکە ئەمەنە بە شێوازی لەگەڵ شێوازەکان لەگەڵ دایشی ڕێکەوتووە و خۆشەویستیە لە بینیانە زۆر ئەرچی دایکی هەیە کچەکە بەجێهێنێت یعنی وای کردووە ئەم کچە بە ڕای خۆیە ماکات بە زۆر پێی ناکرێت بەڵام زۆر جار ئەگەر سنوورداریەکە زەق بێتەوە کام و کاتێ وتری ئەڵێ شتێک قەدەخە و کرد خۆشەویستە بێلات ئێمە نێڵین ئەو شتە قەدەغانە خۆشەویست بێت هەمان شێوەش باوکیش بۆ کوڕەکە زۆر جارە لە دوکانەکەم ئەوەی کوڕەکەم باشتر مەعاملە لەگەڵ خەڵکاکە لەوانەیە خۆم نەتوانم زمانم هەبێت ئەمە هەردوو لایەن چۆن ئێمە ئەمە دروست بکەین ئایا هەر بەلایانی یەکەمی دایک و باوکەکەیە یاخو ئەم مناڵش لە سەرەتاوە ئەبێ پەروەردەیشی تەندروستمان کرد بێت کە ئەوش لەگەڵ ئێمەیە بگونجێت خۆی دەروون ناسەکان کە باسی کەسایەتی مناڵ ئەکەن لایەنی زانستێکی لە 5 ساڵی تر کەسایەتی ئەو ئینسانە دروست ئەوێت ینی لە مناڵی و تۆ لە 5 ساڵی بەدواوە پێش 5 ساڵی ئەم منداڵە چۆن بوو بیت لەگەڵ یا کە گەورەش بوو بە هەمان شێوە ئەبێت بۆیە پەیوەندی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵە هەر لە سەرەتای مناڵیەوە ینی ڕەنگی دەرئەکەوێت ئەگەر تۆ ئەم منداڵە بەڵام بە مەرجێک جاری وا هەیە باوکی وا هەیە شانازی بۆەکە دەڵێ کوڕەکەم وەکو هاوڕێمە بۆ هەموو شوێنێکی ئەبم لەگەڵ خۆمە ڕاستە شتێکی باش ئەکات بەڵام ژیانی گەنجێتی ئەم کوڕە تامی گەنجێتی کە لەگەڵ هاوڕێکانیا بێت و وەکو گەنجێک بێت ئەفەوتێت کچەکەش بە هەمان شێوە یعنی لەگەڵ دایکەکە بەردەوام بۆ هەموو شوێنێک بۆ لای خانمەکانی هاوڕێ ئەیان بات و شارەزایی ژیان ئەبێت بەڵام ئەی خۆی وەکو کەسایەتی وەکو گەنجێتی خۆی ژیانی هەیە هاوڕێتی هەیە لەوانەیە بفەوتێت بۆفی کاتی ئەوش بیت بۆیە ئەڵێم ینی کەواتە ئەو ئەرکەی کە لەسەر دایک و باوکە وەکو هاوڕەیەک لەگەڵ منداڵەکانیانە بن بە هەمان شێوە منداڵەکەش مافی خۆی هەیە بە هەمان شێوە لەگەڵ دایک و باوکەکەیە کە هاوڕێتیان کرد سنوورێکی بۆ دابنێن نەک سنوورەکە بگاتە ئەوەی باوک سالارەتی و دایک سالارەتی یاخود بێگوێیی منداڵەکە بێت بەو شێوەیە تۆ ئەتوانی هاوسەنگی لە نێوان هەردووکێدا بنیت کۆمەڵی شوێن هەیە ئەتوانی لەگەڵ خۆتا بیبیت بۆ ئەوەی کە ڕابێت لەسەر ژیانە بەڵام نەبێ بە دائیمی کە کەسایەتی ئەم کچەیە ئەم کوڕە بخاتە ژێر گڵەوە. باش جا کاک پشتیوان ئێمە هەندێک جار ئەبینی قۆناغێک لە قۆناغەکانی گەشەی منداڵ لەوانەیە ئیتر ئەو گوێڕایەڵە پێشوەکە نامابێت ئەوەی دایک و باوک ئەڵێ ئەم لە بەرامبەریانە ئەوەستێ ئەیەوێ قسەی ئەم بێت و زۆر جارش قسەی دایک و باوک بەڕاست نازانێت لەم کاتەیە چۆن لەگەڵ ئەم منداڵەیە مامەڵە بکرێت. ئەگەر قۆناغی منداڵی باس بکەیت قۆناغی منداڵی ئاسانە چونکە مناڵ لەو تەمەنانەیە تقریبا ینی تا 6 سەرەتایی دەتوانین پێی بڵێن کە مناڵە و لە 12 ساڵی بەرەو ژوورەوە اینجا ئەبێت بە تەمەنی هەرزەکاری ینی ئەو شتێک کە داوای ئەکات ئەتوانی قەنەعەتی پێ بکەیت و ڕازی بکەیت بەوەی کە ئێوێ هەیە یانە بەڵام
ئەوەی کە ترسناکە ئێمە ئەمڕۆ مڕاعاتی ناکەین مەرحەلەی هەرزەکاریەکەیە لە مەرحەلەی هەرزەکاریە زۆر شت ڕوو ئەدات کە لە ڕقی ڕوو ئەدات ڕەفزکردنی شتەکان ڕوو ئەدات بۆیە دایک و باوک ینی ئەبێ زۆر بە وریایەوە لە تەمەنی 12 ساڵی بۆ 18 ساڵی بە هەستیاریەوە لەگەڵ ئەو گەنجەیە کردار بکەن چکە زۆر شت هەیە کە تۆ پێی ئەڵی دۆک و خیبرەی ژیانی خۆت تۆ خیبرەیەکت هەیە لە ژیانە ئەو نازانی ئەو شتە تێ نەگەیشتۆ لەوەی کە تۆ خیبرەیەکت هەیە ئەزانی ئەم شتە هەڵەیە ئەگەر بە هەڵەشەیی تێی بگەێنیت ینی بتەوێت بە زۆر شتێک بسەپێنی بەسەریا خوا نەخواسە لاساری لێ ئەبێتەوە یاکە لە ڕقی یا هەڵهاتن لە ماڵ ینی بە قسەت ناکات ئەگەر زۆری لێ بکەی لەوانێت لە ماڵ هەڵبێت و بڕوات کە ئەمە هۆکارەکەی بۆیە ئەبێ ئەوەندە بە هەستیاری کە لە مەرحەلەی منداڵیە وردە وردە کە گەورە بوو وەکو هاوڕەیەک لەگەڵ یابیت ئەتوانی قەناعەتی پێ بکەیت کە خیبرەکانی ژیانی خۆت فێری کردویت ئەم شتە هەڵەیە ئەگەر تۆ ئەتەوێ هەر بیکەیت دوایی ئاکامی ئەم کارە بەسەر خۆتە ئەشکێتەوە باش ئەم تەمەنە تەمەنێکە حەزی لە نەسیحەتکردن نییە باشە لەم تەمەنە هەر بۆیە ئەو هاوڕێتی هەنێک جار دایک و باوکەکان هەڵیەبژێرن کە پشتیوان بۆ نمونە کوڕی وا هەیە باوکی ئەزانێ هێرگلا کێشە ئەڵێ لەبەر ئەوەی نەچێ لەگەڵ کەسێکی ترابی کێشە خۆم لەگەڵی دانیشتم و ئەمێ وردە نیشانی بەم کە ئەمە هەڵی یاخود بۆ نمونە کچی وا هەیە نانێ ئێستا پەیوەندێکی خۆشەویستی بۆ دروست بێت دایکەکەڵێ با بە خۆم بڵێ بە کەسێکی دیکە نەڵێت خۆم ڕێگە دروستەکەی نیشان بم ئەبێ ئەم هاوڕێتی لەم تەمەنە بە چ شێوەیە بێت ڕێزەکە پارێزراو بێت بەڵام لەگەڵیشا پەیوەندیەکە گەرم و گۆڕ بێت خۆی ئەو هاوڕێتیە لە کاتبەخشینەوە سەحەرخان دروست ئەبێت یعنی ئەگەر سەیری کۆمەلگای خۆمان بکەین ئەمڕۆ لەبەر بوارە داراییەکە نەدایک نەباوک ینی ئەرکی بەخێوکردن و پەروەردەکردنیان تێکەڵ کردو بە یەکتری جیان نەکردوەوە ئێمە بەخێوکردن واتە ئەو ئەرکانە ئەو واجبانە لە پارەبەخشین بە منداڵەکە لە خستنە قوتابخانە لە دابینکردنی پێداویستیەکانی ژیانی لە خۆراک جلوبەرێک ژووری پێویستی ئەمانە هەمووی ئەچێتە بواری بەخێوکردنەوە بواری پەروەردەکردنەکە ئەوەیە کە تۆ لەگەڵ یا دابنیشیت هاوڕێکردنەکە ئەوەیە لەگەڵ یا دابنیشیت کاتی خۆتی پێ ببەخشیت هەفتەی ڕۆژێک دابنی لەگەڵ یا بڕۆیتە دەرەوە کستە کورتە ینی لەگەڵ یا بڕۆیتە دەرەوە لە کۆمەلگای کوردەواریە ئێمە کە منداڵ گەورە ئەبێت ئەم هەڵەیەمان هەیە کە گەورە ئەبێت تا مناڵە گرنگی پێدەی لەگەڵ یابی سۆزی عەطف و مراعاتیەکەی بەس کە گەورە بوو تەمەنی ئیتر گەشتە ئەوەی کە لە شەشی ئامادەی و ئەڕوا بەرەوزانکۆ ئەڵی ئەمە ئیتر خۆی بەرپرسیارەتی خۆی ئەگرێتە ئەستۆ کاتی پێ نابەخشی ینی وەکو جاران بۆیە لە کەسایەتیەکانە ئێمە کەسایەتیمان هەیە پیانەوترێت هەستی و هەستەوەری هەستەوەرەکان بۆ ئەم کارە زۆر خەتەرن ینی بە تایبەتی لە منداڵیە مرۆڤەکان عادەتەن کەس بێ کوڕ بێ هەستەوەرن یعنی سۆز و عەتفێکیان تیا هەیە بۆی دایک و باوکەکە سۆز و عەتفەکەی پێ ئەدات ڕازی ئەبێ بە شتەکان بەڵام کە گەورە ئەبێت و ئەگەر هەستەوەر بێت پشتگوێ بخەیت بڵیت گەورە بووە و کارەکانی خۆی جێبەجێ ئەکا و پێویستی بە من نەماوە ئەمە خەتەریاتەکە دروستەکە چکە سۆز و عەتفەکەی کە بە مناڵی پێت بەخشیوە ئێستا پێی نادەیت کاتی خۆتی نابەخشی بردووتەتە دەرەوە ئێستا نایبێتە دەرەوە لەگەڵێدا نانیشی یەکسەر تووشی چیە بێت تووشی بەلاڕێدان یاخود تووشی هەڵا ئەبێ هاوڕێی خراپ ئەبێت بۆیە ینی ئەگەر بتەوێت هاوڕێتی لەگەڵ منداڵەکەدا بکەی ئەتوانی لە مەرحەلەی ئیبتیدایی بەرەوسەرین لە متەوەستەوە بە دواوە فێری ئەوەی بکەی کە تۆ وەکو هاوڕێیەک لەگەڵ یا ئەژیت ئەگەر شتێکی بینی نهێنیەکی بۆ حاڵەتی سۆزداری بێت حاڵەتی خوا نەخواستە کەسێک ڕەشەیەکی لێ کردووە هەڵەیەکە کردوویەتی نی ئاسایی بێت لایەوە کە لای تۆ باسی بکات تۆ نهێنی پارێزی ئەویت جاری وا هەیە هەندێک مناڵ کە لە دایک و باوکی ئەترسێت تووشی هەڵە ئەبێت ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم دایک و باوکە دایکەکە شتەکە ئەشارێتەوە لە باوکەکە بۆ نەتیجەی عەسەبی باوکەکە یعنی هەندێک باوکەیە زۆر تووڕێیە کاتێک کە دایکەکە چێکی هەیە تووشی هەڵەیەک بووە لە ڕێگا تووشی هەڵەیەک بۆ شتێک ڕوویداوە لە ژیانیان لای دایکەکە باسی ئەکات هەڵەکە لێرەوە ڕوو ئەدات ڕاستە دایکەکە هاوڕێیە بەڵام تۆ هاوڕێیەتێکەش با لەگەڵ باوکەکەشا هەبێت کاتە ئەبێ بە یەکەوە ئەم دایک و باوکە یەکدەنگ هەماهەنگ بن بۆ ئەوەی کە پەروەردەی وەکو دارەکەی کە پێناسی خێزانم کرد چۆن ڕێگەکە تەواوکەری قەدەکەی و گەڵاکان بەیەکەوە ئەبێ خێزان بەو شێوەیە بێت کە تۆ هاوڕێتیت کردیانی ئەتوانم بڵێم یانیسە لە ئەوروپا ئەم شتە هەیە هەفتەی ڕۆژێکیاندانەوە پێڵێن ڕۆژی خێزانی
ڕۆژی خێزانی ئەم ڕۆژیان داناوە ناچنە دەرەوە نە ماڵە میوانیان یەت نە کەسیانیان نە تەلەفۆن وەرئەگرن دا ئەنیشن خێزانەکە بەیەکەوە خۆیان قسە ئەکەن وتوێژەکەن ئادەی کچم کوڕم تۆ چ کێشەیەکت هەیە لە مەکتاب لەم لالەولا حتا تەنانە دەگەڵ حاڵەتێکی سۆزداریشی هەبێت هیچ شتێکی واڕوویدا مناقەشەی ئەکەن ئەگەر کێشەیەک هەبێت چارەسەری بۆ ئەدۆزنەوە ڕاست ینی ئەمە لە ئەوروپا کە ئێمە لەوانەیە شتە خراپەکان وەرەگرین بەڵام شتە باشەکان ئەمەیان هەیە بۆ ئێمە نین جێبەجێ بکەین ڕۆژانی هەینیمان هەیە بۆ من بڕۆم لەگەڵ برادەرەکان ما هەینیەک مێ بڕۆمە دەرەوە لەگەڵ برادەرەکان بۆ لەگەڵ مناڵەکانی خۆم دانین خۆی لەوانەیە لە کۆمەڵگەی ئێمە لەناو خێزانی ئێمە کات ئازادترە زیاتر بەیەکەوە لە ماڵەوە بەڵام ئەم گفتوگۆکردانەمان ئێمە کەمەکە ئەبێ ئەوەیە پێویستمان بە گفتوگۆکردن لەگەڵ یەکتر هەر لە کۆمەلگای خۆشمانە ئەم نەریتە جوانە هەبووە کۆبوونەوەی جمعانیشە بووە کە بتوانین زیاتر گفتوگۆکانمان سڕکەینەوە گرنگی پێبین دووبارە سپاس بۆ سپاس بۆ